شەشی حوزەیرانی ئەمساڵ هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوەچێ ئەمڕۆ دەپرسین ئایا هەڵبژاردننی ئەمجارە دەبێتە هۆی گۆڕانکاری بۆ هەرێمی کوردستان و عێراق؟ وەکو هاوڵاتیەکتا چەند ئامادەی دەنگ بدەیت؟ من دەنگ نایەن و تا ئێستاش دەنگم نایەوە، چونکە دەنگان درۆیەکە بۆ سەر درۆیەکی تر لە خشتەبردننی میلەتێکە بۆ کۆمەڵێک داتا و قسەی بێمانایە ساڵاناکرێ مکیاجی ئەم کۆمەلگایی پێکرێ. وەڵاهی ئامادەم من دەنگ بەمانام داواکارین هەموو لایەنەکان یەک ڕیز و تەبایی بن بۆ ئەوەی کەوا بتوانین ئەم کۆمەڵەمان ئیسیفادە لە دەنگدانەکە بکەین بۆی بتوانین ئەوان هەنگاوێک بنێن بۆ پێشوەخت وڵاتەکەمان بەرەو پێش و بڕوا و لە نەهامەتی ڕزگارمان ببێ. ئەرە وەڵام من ئامادەم لەبەر خاتری وڵاتەکەم و لەبەر خاتری قەوارە کوردیەکەی ئەی مەجبوو ئەرە وڵات دەنگەدەم هەر چۆنێ بێ دەنگەدەم بڵێ. پێت وایە هەڵبژاردننی ئەم جارەی کە ئەکرێت گۆڕانکاری بێ بۆ هەرێمی کوردستان و عێراق؟ وەڵاهی گۆڕانخۆی ئەبێ ببێ بەڵامێکی قەت باوەڕ ڕاکەم لایەنی بەرامبەر بیکا گۆڕانکاری بیکا یعنی من ناچێ باخەمەوە بەڵێ قەول دەدەن بۆ وعدەدەن بە شتێک ڕێوا ئەبێت لە بەغال بەڵام قەت من بۆ یعنی بۆ شروع وایە باوەڕ ناکەم گۆڕانکاری باش ببێ نەبەخوە بەس چیە ئێمە مەجبورین هەر دەنگ بدەین لەبەر ئەوەی لە بەرامبەری حکوومەتی عێراق تۆزێ سەوت و قورساییمان بێن هیوا هەیەڵێت دەنگ نەبوو دەنگ ناتوە هەر لەبەر قەومیەتەکەت و لەبەر وەتەنەکە ئەبێت دەنگی هەر دەنگ بدەیت. وەڵڵاهی دەنگدان ڕاست نییە لای من هەمووی بەس بۆ حیزبایەتیەوە بۆ خۆ قەڵەوکردنەوە هیچی تریتی ئابەسەرنەوە هەمووی بە تەزویرەکرێت چی دەنگێک بووە ڕاست بووە دوای ئەوەی کە ئەڕاتە پەرلەمانەوە نوێنەری حیزبە نوێنەری ملت نییە هیچیان بۆ ملت نایکەن فەرمو ئەو هەموو شەڕاکرێ بۆچی هە بۆ پارە فەرمو مەسئولێکی بێ سیارەیەکی بێ لە 10 دەفتەر و 8 دەفتەر و 9 دەفتەر کەمتر بێ ئەی فەقیرێکی وەکو من ئەوە 8 مانگە تەقاعد بوومە هێشتا ڕاتبەکەم بۆ نهاتەوە. وەک هاوڵاتیەک جاجارە منە بزانم هاوڵاتیم شێ لە وڵاتە هاوڵاتیە بەڕای من هەڵبژاردن و دیموکراسی و یاسا ئەو سێگەمە قێزەوەنن کە لەسەر تاسەری دنیا سیاسەکان کۆمەلگاکانی پێگەوجێنن هیچ شتێکی کردین جگە لەوەی کە بەرژەوەندی کۆمەڵی سیاسی ویکی تر دەبەرەوە من ئامادەنین بەی شێوە دەنگ بە هیچ شتێک کەسێک بکەم. کورد دەڵێ کاسەی پڕاشتی ماڵە کاسەکەی وڵاتەیەکی تیان نییە هەچی کێشەیە لەسەر ئەساسی ئابووریە ئەوانە بێ گۆڕانکاری لە ئابووریا بکەن گۆڕانکاری لە چیا بکەن لە سیاسەتە لە گۆڕینی کورسیەکانە لە ڕەنگکردنە لە چییە؟ طبعاً حتمەنەوە ئەوە شتێکی علەنیە ئەگەر ئەم جارە ئەگەر هەڵبژاردن کرێ لە هەردوو لا گۆڕانکاریە بێ چ لە بەغاو چ لە کوردستانیش هیچ شێوەیەک ناگۆڕێ هەتا ئەم سوڵتانە لەسەر حکم بن هیچ ناگۆڕێ چونکە هەمویان زەرەری خۆیانە لە مەسلحەتی خۆیانەدا هەر گۆڕانکاریە بکرێت پێویست بە قسە ناکات چونکە قسە کە بکرێت شوێنی خۆی بگرێ ئەگەر بلۆکێ لە شوێنەکەی خۆی دانێنێ هیچ قیمەتێکی نییە وەک ئەوە بەردێکە فڕەدرابێ کە بلۆکێکە کڕی لە شوێنێکە دایانی دیوارێکت بۆ دروستەکە ئێمە ئەوەمان بۆ ناکرێت چونکە کەس لە مەسلحەتی خۆی نادا. بە تاکید هەموو هەڵبژاردننی گۆڕانکاری دروستەکە لە هەموو شوێنێکی دنیا لێرەش ئەو گۆڕانکاری هەر دروستە بێ بێگومان کۆمەڵە لە بەرژەوەندی خوازان لە بەرژەوەندیانە درێ و کۆمەڵێشکە بەرژەوەندیان بۆ دروستە بێت